سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت ڕاستە ئەفرین ئامانجی سەرەکیمان بووە بەڵام مانای ئەوە نییە کە شەڕی دژ بە جەنگاوەرە کوردەکان کۆتایی پێهات بێت. Dün Afrin şehir merkezine ئێمە هەنگاوی سەرەکیمان لە کردە لەشکرەکانی چلەی زەیتون تێپەڕان پاش ئەوەی ڕۆژی یەکشەممە شاری ئەفرین کۆنترۆل کرا. ئێمە بەردەوام دەبین لەم پرۆسەیەدا تا بە تەواوەتی ئەو ڕێڕەوانە لەناو دەبین بە منبج، کۆبانی، گرێسپی و سەریکانی و قامیشلوشەوە. ئەمریکاش نیگەرانی لەسەر ڕەوشی ئەفرین دەربڕیوە ڕۆژی دووشەمە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا بەیاننامێکی بڵاو کردەوە کە تیایدا دەڵێت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا نیگەرانێکی قوڵی هەیە لەمە ڕەوشی دوو ڕۆژی ڕابردووی ئەفرین. لە بەیاننامەکەدا سەنگی خراوەتە سەر ڕەوشی مافەکانی مرۆڤ و ئاوارەبوونی هاووڵاتیان. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەژڵێت وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ناوچەی باکووری ڕۆژئاوای سووریا کار ناکات کە ئەفرینی لێیە. ئێمە هێشتا وابەستەین بەرامبەر تورکیای هاوپەیمانمان لە ناتۆ لە نیگەرانی ئاسایشیە شەرعیەکانی، هەروەها وابەستەین بە شەڕی دژ بە داعش و هاوبەشەکانمان لە هێزەکانی سووریای دیموکرات لە ڕۆژهەڵاتی سووریا. ئەو شەڕی لە ماوەی 2 مانگی ڕابردوو لە ڕۆژئاوای سووریا لە ئارادایە بە ئەفرینیشەوە سەرنجی لەسەر شەڕی داعش لادا و بواری بە داعش داوە لە هەندێک ناوچە خۆی ڕێک بخاتەوە. ئەمە مەترسێکی پەرەسەندووی ڕژدا داوا لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان لە سووریا دەکەین سەنگی بخەنە سەر ئەم هەڕەشە ئێجگار گەورەی لەلایەن داعشەوە هەیە. تورکیا دەڵێت هێزەکانیان لە ئەفرین دەکشێنەوە و ئەفرین دەدەنەوە دەست خەڵکی شارەکە. ئێمە بۆ هەمیشە لە ئەفرین نامێنینەوە بەبی هیچ گومانێکیش ئێمە داگیرکردنین ئامانجی کردە لەشکرەکانمان پاکردنەوەی ناوچەکەی لە توریستان و جێگیرکردنی ژەنگەیەکی بەهێزتری ئاشتی و متمانە و سەقامگیریە و هەروەهاش ناوچەکە بدەینە دەست خەونە ڕاستەقینەکانی. بەڵام گوتەبێژی هێزەکانی سووریای دیموکرات بە بەرنامەی میوان و مژاری دەنگی ئەمریکای ڕاگەیاند ئەم شەڕە دژ بە هەموو گەلی کووردا. ڕەجەب تەیب ئەردۆغانجی بتری کۆنفرانسێکی دوا حردمە هەیە دەگوت یعنی چاوە کۆمە هێڤین ئاواکردنا دەولەتێکێ لە باشووری کوردستان چەوساند و بنپێ کرد ئەمە وەسا لە ڕۆژاوای کوردستانێژی بکەن. یعنی ئەv تام ێریشێکی لە دژی تەواهی گەلێ کوردە میناکێن وێ پرن ئەس باوەڕ ناکەم ئیسبات بێگەرەگەن. لە نێو شەقامەکانی تورکیاش دابەشبوونێکی بەرچاو هەیە لە ڕوانینی هاوڵاتیانی کورد و تورک لەسەر ئەم هێرشەی تورکیا بۆ سەر شاری کوردنشینی ئەفرین. ئۆپەراسیۆنەکە زۆر لە جێی خۆی بوو. هیچ شتێک نییە لەسەری بیڵێم. ئاشکرایە بۆچی بەرهەڵستان دژین. بەڵام ئەمە مەسلەی ئاسایشی سنوورەکانمانە. پاراستنی وڵاتەکەمان لە پێش هەموو شتێکەوەیە. بەڵام کوردەکان ئەمە با هەڵمەتێک بۆ پاکتاوی نژادی کورد دەزانن. کوردی کورمانجان نەکە بقەدینە. ئەم ئافی کورمانجە ئەمجی کورمانجن ئەم ئافی دایما دەسە لە میزەکەن ئەمجێ حەز دەکەن کورمانجێ مەیە. ئەمانێ ئەم ناخوازی کە ئیسان بمرێ ئەم ناخوازی ئیسان بێکوشتن یعنی وێ ئەوام قەول ناکرد. لە 20 مانگی یەک ئەنکەرە ئۆپەراسیۆنێکی بە ناوی چڵە زەیتون دژ بە شاری کوردنشینی ئەفرین دەست پێ کرد و پاش 59 ڕۆژ لە شەڕێکی سەخت لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات کە هاوپەیمانی ئەمریکا بوون لە شەڕی دژ بە داعش توانیان بچنە ناو شارەکەوە.